لە ڕۆژی جیهانی تەندروستیدا بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە لە ڕێگەی چەندین تیمە هەڵمەتی کوتاندژی نەخۆشی فلیجی مناڵانیان دەست پێ کرد و تیمە گەڕۆکەکان لە ماوەی 5 ڕۆژدا ماڵان دەگەڕێن بە مەبستی کوتانی مناڵانی تەمەن خوار 5 ساڵ. طبعا ئەمڕۆ حوتی چوارە هەڵمەتی کوتانە دژی ئیفلیجی منداڵانە لەم ڕۆوە تا ڕۆژی 5 شەمە کە کاتە 5 ڕۆژ بەردەوامە بێت. طبعا تیمەکانمان کۆی گشتی 25 تیمە لە سنووری پارێزگاکەمان. طبعا ئەو منداڵانەی کە سوودمەند دەبن لە ناوەندی شار 1800 سیدوان 1500 خورماڵ 2000 بیارە 300 تەوێڵە 240 کۆی گشتی 1040 منداڵ لە سنوورەکەمانە سوودمەند دەبن. نەخۆشی فلیجی مناڵانێکێکە لەو نەخۆشیە ڤایرۆسیانەی لە یەکێکەوە دەگوازرێتەوە بۆ کەسێکی تر، بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە و نەخۆشیە لە ئێستادا کۆنتڕۆڵ کراوە و لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. هەڵمەتەکەش تەنها بۆ خۆپاراستنە. ڕێنمایمان بۆ هاوڵاتیان ئەوەی کە لەوانەیە هەندێک کەس پرسیار بکە ئەم هەڵمەتە بۆ دووبارە و چەند بارە ئەبێتەوە. بەڕێزەکەم ئەم هەڵمەتە دیارە هیچ زیانێکی نییە، بەڵکو سوودێکی زۆر باشی هەیە بۆ مناڵەکانمان و ئەکرێ هەموو مناڵە بکوترێ. ڕێنمایمان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە هاوکاری تیمەکانمان بکەن، بەدەمیانەوە بچن و ئەگەر کەسێک لەم 5 ڕۆژە یاخود لە ماڵەوە نەبوو یا سەفەری کردبوو ئەتوانێ مەڵبەندە تەندروستیەکانمان هەیە، مەڵبەندی تەندروستی هەڵەبجەمان هەیەەوە نەخۆشخانەی مناڵبوون و مناڵانمان هەیە کە تیمی دامەزراومان لەوێ داناوە ئەتوانێت لێ مناڵەکەی بەرە لێ بیکوتێ. تەنها ئەوەیە کە هاوڵاتیان هۆشیار بن لەوەی کە ئەم هەڵمەتێکی گرنگە. لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 10,000 منداڵ دەبێت بکوترێن و تیمەکانی تەندروستیش ماڵ بە ماڵ دەگەڕێن. منداڵی 1 ڕۆژە تا 5 ساڵ دەگرێتەوە. ڕێنمایی دایکان و باوکانیش دەکرێت پێویستە بەدە مەڵمەتەکەەوە بچن و ڕۆڵەکانیان لەو نەخۆشیە بپارێزن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.